هەموو نەتەوەکانی جیهان هەر یەکەیان خاوەنی ناسنامەی هێمای خۆیانن و هەمیشە شانازیان پێ دەکەن. گەلی کوردیش خاوەنی چەندان سەرکردە و ڕابەرن کە ڕۆلی دیاریان هەبووە لە ڕابەرایەتیکردنی شۆڕش و ڕاپەڕینەکانی گەلی کورد. مەلا مستەفای بارزانی دیارترین سەرکردەی کوردە کە لە ماوەی ژیانیدا ڕابەرایەتی بزافی ڕێکخوازی کوردی کردووە بۆ ڕزگاری کوردستان. هەر بۆ ئەم مەبەستەش بووە گەورەترین قوتابخانەی کوردایەتی دامەزراندن بۆ پێگەیاندنی ڕۆڵەکانی کورد بە هەستی کوردایەتی و شۆڕژێری کە بوونە ئومێدی گەل و ئیمڕۆی ئاسووی گەشیان لەسەر بنیات نراوە. وێڕای ئەوەی کە بارزانی نەمر لە ناسکترین و دژوارترین قۆناغدا سەرکردایەتی شۆڕشی کردووە، هەموو پێکهاتەکانی کوردستان بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەیی و مەزهەبی لەژێر یەک چەتردا کۆ کردوتەوە. ئەمڕۆ 33 ساڵ بەسەر کۆچی دوایی مەلا مستەفای بارزانیدا تێدەپەڕێت. نەتەنها سەردەمی گەنجێتی بەڵکو تەمەنی منداڵیەتی ئەم سەرکردە مەزنەی کورد تا وەفاتی پڕ بوو لە ئاوارەی و هەوڵ و ماندیبوون و بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە میلەتی کوردیش وەک میلەتانی دیکەی دنیا پێویستی پێیان بوو. ئەمڕۆ یادی کۆچی دوایی مرۆڤێکی مەزن و پێشمەرگەیەکی دلێر و ڕابەرێکی لێهاتوایە، مرۆڤێک لە خانەوادەیەکی ڕۆشنگەری و ئاینی و شۆڕژێری نەتەوەپەروەر و هاتووتە دنیاوە. فکر و هەڵس و کەوتی بە بنەماکانی مافخوازی و ئازایی و لێبوردەیی و قال بووە. ڕابەرێک لە مێژووی گەلەکەی و ڕەوایەتی مافەکانی و خەباتی پێشمەرگایەتی بێپسانەوە شەرعێتی سەرکردایەتی کردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی هاوچەرخی نەتەوەی کوردی وەرگرتووە. لە 1 ئازاری 1970 مستەفا بارزانی نەمر سەرکردەی مەزنی کورد و کوردستان لە نەخۆشخانەی جۆرج تاون لە واشنتۆن پایتەختی ئەمریکا کۆچی دوایی کرد. لە ڕۆژی 4 ئازاریشدا تەرمی پیرۆزی بارزانی نەمر گەیشتەوە تارانی پایتەختی ئێران و دواتر بە هەلیکۆپتەر تەرمی پیرۆزی بارزانی نەمر گەیانراوە شاری شنۆی کوردستان و لەوێ لەلایەن سەدان هەزار کەس لە پەنابەرانی کوردستانی عێراق و هاوڵاتیانی کوردستانی ئێران و کوردەکانی تورکیا و سووریا پێشوازی لە تەرمی پیرۆزی بارزانی کرا. بە پێی سەرچاوە مێژوویەکان کوردەکانی سووریا و تورکیا لەو ڕۆژەدا لە سنوورەکان پەڕیونەتەوە تا لە ماڵ ئاوایەکردنی بارزانی نەمردا بەشدار ببن. ڕۆژی 5 ئازار تەرمی بارزانی نەمر لە گۆڕستانی شنۆ لەسەر وەسیەتی خۆی لە پاڵ گۆڕی شێخ بابۆدا بە خاچی کوردستان سپێردراوە. بەوەش کوردستان و گەلانی ئازادیخوازی جیهان یەکێک لە مەزنترین سەرکردە شۆڕژێرەکانی مێژووی خەباتی گەلانی جیهان لە دەست چوو. پاش ئەو سەرکردە مەزنە کە ڕابەرایەتی بزافی ڕزگاری خوازی هاوچەرخی کوردستانی بۆ ماوەیەکی نیوسەدا لە پێناوی دەستەبەرکردنی ژیانێکی ئازاد و پڕ سەرفرازی بۆ گەلی کوردستان کرد. بارزانی نەمر ڕەمزی یەکبوونی گەلی کوردستان بووە. تەنانەت پاش کۆچباربوونیشی بووتە هێمایەک بۆ خەباتی نەتەوایەتی کورد لە هەموو جیهاندا و بووتە پاڵپشت بۆ خەباتی نیشتیمانی گەلی کوردستانش. بارزانی بە نەمری لە ناو میلەتەکەیدا و بە مەزنی لە ناو مێژووی جیهاندا مایەوە. ئەوەش بەهۆی کۆمەڵێک بنەمای پتە و پرانسیسی ڕاست و دروست هەڵوێستە مرۆ دۆستیە مەزنیەکانەوە کە لە چوارچێوەی ڕێبازەکەیدا بۆ کوردستان و مێژووی ئازادیخوازان و نەوەکانی دوا ڕۆژی بەجێهێشتووە. لە پاش ڕاپەڕین و لە 6 تشرینی یەکەمی 1993 تەرمی بارزانی نەمر و شەهیدی ئیدریسی هەمیشە زیندوو لە گۆڕستانی شنۆ هێنراوەتەوە بە خاچی بارزان زێدی خۆیان سپێردراون.
بەر لە 30 ساڵ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کورد و کوردستان ڕۆژێکی پڕماتەمینیان بەخۆوە بینی ئەو شۆڕژگێڕەی سەرکردایەتی مەزنترین شۆڕشی کوردستانی کردبوو لە ناسکترین و ئالۆزترین قۆناغی مێژووی عێراق و ناوچەکە و جیهاندا کۆچبار بوو. ئەو شۆڕشەی کە کورد و ڕۆڵەکانی نەتەوە ئاینە جیاجیاکانی کوردستان بە هەموو چین و توێژەکانیانەوە لە پێناوی مافەڕەوەکانیان چوو بوونە ڕێزەوە. لە 11 ئازاری 1970 حکوومەتی ناوەندی عێراق ناچار کرد دان بە مافەڕاوەکانی گەلی کوردستان بنێت. بارزانی ئەمڕۆ پێشمەرگەکانی مەزنترین پاڵپشت بوون بۆ کۆماری دیموکراتی کوردستان لە مەهاباد. بارزانی نەمر هێمای گەلێکی بەشخورا و زۆر لێکراو بوو کە جیهان لە ڕێگەی ناوی ئەوەوە کوردی ناسی. لە دوای خۆشی ڕێبازێکی جێهێشتووە کە ئەمڕۆ گەلی کوردستان توانیوێتی لەبەر ڕۆشناییەکەیدا لە ناو گێژاوی ئاڵۆزیەکانی جیهاندیا سیاسەتێکی هاوسەنگ و هێور بگێڕێتەوە. لە ناو هاوکێشە نێودەوڵەتەکانی ئەم سەردەمە باری سیاسی شێوی عێراقدا بنکەی خۆی بپارێزێت. ئازایەتی و پڕ لە خۆبوون و ئیمان بە حەق و عەدالەتخوازی خەباتکردن لە دژی زۆردار و ڕەتکردنەوەی ژیانی بندەستی لەو خەسڵەتە دیارانەی بارزانی نەمر بوون کە لە مەکۆی بارزان و لە قوتابخانەی خۆنەویستی شۆڕژگێریدا پێی گۆشکرا بوو. دواتر هەر ئەو بنەمایانە بوون کە بەهۆیەوە بارزانی نەمر دید و پەیوەندی بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردستان و ڕنگڕێژ کرد کە ئەمڕۆ لە هەر کاتێکی تر زیاتر لە ڕۆحی سەردەم بەها کە بەهۆیەوە بارزانی نەمر دید و پەیوەندیەکی بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردستان ڕنگڕێژ کرد کە ئەمڕۆ لە هەر کاتێکی تر زیاتر لە ڕۆحی سەردەم بەها کە بەهۆیەوە بارزانی نەمر دید و پەیڕەوەنێکی بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردستان ڕنگڕێژ کرد کە ئەمڕۆ لە هەر کاتێکی تر زیاتر لە ڕۆحی سەردەم بەها کە بەهۆیەوە بارزانی نەمر دید و پەیڕەوێکی بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردستان ڕنگڕێژ کرد کە ئەمڕۆ لە هەر کاتێکی تر زیاتر لە ڕۆحی سەردەم بەها بەرزەکانی مرۆڤایەتی و شارستانیەوە نزیکە. ئەو سەرکردە مەزنە بوو نەیهێشت خەبات لە پێناوی دۆزی ڕەوای کووردا بگۆڕدرێت بۆ دوژمنایەتی نێوان کورد و عەرەب و نەیهێشت تیرۆر و تیرۆرکاری بە شۆڕش و بزاوی ڕزگاری خوازی کوردستانەوە بلەچێت. ئەو ڕابەرە مەزنەی وەک ناسنامەی نەتەوەیەکی بەش خورا و ماف خوراوی ناسراوە. لێوان لێو لە خەبات و قوربانیدان و خۆڕاگری و هەڵشاخنین بە ڕووی ئاستەمەکاندا لە پێناو سەرنەوەی مافەڕەواکانی نەتەوەی کورد. بارزانی نەمر 14 ئازاری 1903 لە گوندی بارزان لەدایک بوو. لە تەمەنی تەنها 3 ساڵیدا لەگەڵ دایکیدا لە بەندیخانەی مووسڵ زیندانی کراوە. لە نێوان ساڵانی 1970 بۆ 1990 لەگەڵ شێخ ئەحمەدی بارزانی براگەورەیدا بۆ کار و باری شۆڕش چووەتە باکووری کوردستان. لە تەمەنی 16 ساڵیدا بە سەرکردایەتی هێزێکیەوە بەهانای شێخ مەحموودی نەمر چووە. لە 1930 لە ڕاپەڕینی یەکەمی بارزاندا لە شەڕی بەرفی بەک دا بەشداری کردووە. ئەم شەڕە بەناوبانگە یەکێکە لە دارستانە دیارەکان کە تاک و ئێستاش لەگەڵ دابێت گەلی کورد شانازی پێوە دەکات. بارزانی نەمر لە ساڵی 1936دا لەلایەن متەسەڕیفی مووسڵەوە دەستگیر کراوە و دواتر دەرمانخوارد کراوە لە کاتێکدا مستەفا بارزانی بە مەبەستی وت و وێشکردن سەردانی کردووە. هەر لەو ساڵەدا خۆی و خێزانەکەی دەگوازرێتەوە بۆ بەغدا و دەست بەسەر دەکرێن.
لە 1940 بارزانی بە یارمەتی حزبی هیوا و چەند کەسانێکی نیشتیمانپەروەر لە سلێمانی دەرباز دەبن و دەگەنە ناوچەی شنۆ و لە ڕۆژهەڵاتی کوردستان پاش چەند ڕۆژێک گەڕاوەتەوە و شۆڕشی بارزانی دەست پێ کردووە. هەروەها لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباددا بەشدار بووە و پلەی ژەنەڕالی پێدراوە. یەکێک لە خەسڵەتە دیاریەکانی بارزانی نەمر لە پاڵ سەرکردایەتیکردنی شۆڕش دەرکەوتنی بووە وەک پێشمەرگە و لە بەرەکانی جەنگ شان بەشانی پێشمەرگە جەنگاوە و شەڕی شانەدەر خێرەزۆک گۆڕەتوو مەزنە مەیدانی مۆرگ قاراو ملە قەرەنی و دەیان و سەدان دانستانی تر کەوا هیدەری ئەو ڕاستیان. 16 ئاپی 1946 بارزانی نەمر لەگەڵ چەند کەسێکی دیکە پارتی دموکراتی کوردستانیان دامەزران. دوای ڕوخانی کۆماری کوردستان لە مەهاباد بارزانی نەمر لەگەڵ ژمارەیەک لە پێشمەرگەدا لە هەژدەی حوزەرانی 1947 لە ئاوی ئاراس پەڕیونەتەوە چوونەوە خاچی سۆڤێت و تا 12 ساڵ لەوێ ماونەتەوە. لە 6 تا 1958ەوە گەڕاوەتەوە کوردستان. لە سەردەستی ڕابەری نەتەوەی کورد بارزانی بۆ یەکەمین جار ڕژێمی عێراق بە ئاشکرادانی بە مافەکانی گەلی کورددانا و بەیاننامەی 11 ئازاری 1970 لێکەوتەوە. لە 1975 چووەتە ئێران. یەکی ئازاری 1970 لە ئەمریکا بە نەخۆشی شێرپەنجە وەفاتی کردووە لەسەر وەسەتی خۆی 4 ڕۆژ دوای کۆچی دوایی لە ناوچەی شنۆ ڕۆژهەڵاتی کوردستان نێژراوە. بەڵام لە 6 دەی 1993 دا مستەفا بارزانی و ئیدریسی بارزانی کوڕی لە نێوان ئاپۆرایەکی بێهاوتای خەڵکی کوردستان بۆ خاچی بارزان گەڕاوەتەوە و زۆر سوپاس بۆ هەمووتان.